بە ناوی ڕێکخراوی داکۆک بەخێرهاتنتان دەکەین. ئەمڕۆ لە شاری گڵاسگۆ و زۆربەی شارەکانی بەریتانیا هەستاین بە ئامادەکردنی چالاکی و ناڕەزایی دژی درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی شیروان شێروانی و ئومێد بەرۆشکی لەلایەن حیزبی پارتی و دەسەڵاتدارانی حکوومەت. ئەو دوو ڕۆژنامەنووسەی لەلایەن پارتیەوە دەستگیر کراون تاکە تاوانیان ڕەخنەگرتن بووە لە حیزب و دەسەڵات و گەندەڵەکانی دەسەڵاتدارانی ناو حیزبەکانیان ئاشکرا کردووە لە ڕووی ڕاستی ئەوانیان پیشانی کۆمەڵگە داوە. بەڵام حیزبی پارتی و پاراستن بە تۆمەتی ناڕەوا و دروستکراو لە ناو دادگاکانی خۆیان لە ژێر سێبەری خۆیان بڕیار دەردەکەن و ماوەی زیندانی ئازادی خوازان درێژ دەکەنەوە. لە ڕاستیدا ئەگەر لە کوردستان دادگایەکی سەربەخۆ بێلایەن لە ئارادا بووایە بەڕاستی لە تاوانی بکۆڵیایەوە ئەوانەی تاوانی سیوەکی ئاب و 16 ئۆکتۆبەریان ئەنجام داوە دەستی تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانیان ڕاکێشاوەتە سەر ژیانی خەڵکی کوردستان. ئەوە مافیا و بازرگانی دەرمان و مادەی هۆشبەر و خۆراکی بەسەر چوو دەهێنە بازاڕەکانەوە ئەوانەی تۆمەتبارن بە کوشتنی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان لە هۆڵەکانی دادگایی بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. نەک سزا سەپاندن بەسەر ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان و داڕشتنی سیناریۆی گاڵتەجاڕانە لەسەریان. هەر بۆیە نابێ ڕێگە بە سەرکوتیەکانی پارتی و حکوومەتەکەی بدرێت سنوورێک بۆ ئەو سەرکوتی و دەستدرێژەی کە دەسەڵاتداران بۆ سەر ئازادیەکان دەیکەن دابدرێت. لەو چوارچێوەیەشدا دەبێت شیروان شیروانی و ئومێد بەرۆشکی و هەموو ئەو کەسانەی لەسەر بڕای سیاسی و ئازادی دەستبەزەر کراون لە زیندان ئازاد بکرێن. ئازادی بۆ ئازادی خوازانی وڵاتەکەم. چالاکوان سادر سەلیم، گڵاسگۆ، 5/8/2025. ئێستاش بە خێراتنی کاک ڕێڤان قادر دەکەین بۆ خوێندنەوەی وتاری ڕێکخراوی داکۆک با بفەرمێت. هاوڵاتیانی ئازار چەشت و ئازادی خوازان، چالاکوان و یاخێژین تاڵەکان، سڵاوی خوای گەورەتان لێبێ. بڕیارە نامرۆڤدۆست و مەزاجیەکانی دادگای حیزب و خێڵ دەرحەق بە دەنگی یاخی و دەستەمۆکراوەکانی کۆمەڵگە و سزادانەوەی گاڵتەجارانە و چەندبارە لەژێر ناوی یاسا سەروەریدا بۆ بەرتەسکردنەوەی هەرچی ئازادی لە هەرێمی کوردستان جارێکی تر ئێمەی ڕەخنەگران و چالاکوانانی هێنایەوە سەر شەقام. بەڕێزان، ئاشکرایە لای هەمووان کە پاش بەسەربردن و بەفیڕۆدانی ئەو هەموو ساڵە لە ناو زیندانەکانی حیزب و بە فەرمانی پێشوەختە و پڕ لە ڕق و ناڕەوایی ڕاستەوخۆی خودی مەسرور بارزانی وا بڕیار بوو هەردوو ڕۆژنامەنووس و چالاکوان شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی لە بەرواری 9 هەشتی ئەم ساڵ ئازاد بکرێن. بەڵام بەداخەوە لە چەند ڕۆژی لەمەوبەر هەواڵی دووبارە درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنیان و دروستکردنی سیناریۆیەکی ترمان پێگەیشت تەنها بە بەمەستی دەستەمۆکردن و پاشگەزکردنەوەیان لە پشتگیریکردنی زوڵم لێکراوان کە ئەوە خەونێکی مەحاڵە و هەرگیز نایەتە دی. دەسەڵاتداران نە لە ڕابردوو و نە لە ئێستادا سڵیان نەکردوێتەوە لە تاقیکردنەوەی هەرچی زوڵم و نادادیەک هەیە بەسەر کۆمەڵگادا و گوێشیان بە هیچ ناڕەزایەتیەکی مەدەنیانە نەداوە، بەڵکو زۆر خەمساردانە و ترسناکتر ئەجێنداکانی خۆیان جێبەجێ کردووە کە خۆی لە گرتن و برسیکردن و کوشتن و ڕاوەدونان و بەرتەسکردنەوەی مافی ڕادەربڕیندا ئەبینێتەوە. ئازادی خوازان جەماوەری بە هەڵوێست. ئێمە لە ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا دڵنیایی ئەدەین کە لە داهاتووشدا ئەو دەسەڵاتە کە ڕووکاس و ماوە بەسەرچووە ناچێتە ژێرباری هیچ کام لە پاراستنی بەندەکانی مافی مرۆڤ و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی. ئەگەر توێژەکانی کۆمەڵگا هەموو پێکەوە لە یەک کاتدا بە یەک دەنگ و لێبراوانە کار نەکەن و ڕیزەکانیان یەک نەخەن، دەسەڵاتدارە نەرێنیەکان ئامادەنین هیچ هەنگاوێکی جددی بنێن کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم پرس و کێشەکەڵەکە بوانە بێت. لێرەوە بە ئەرکی سەر شانی خۆمانی دەزانین داوای هەرچی زوو ئازادکردنی بەڕێزان شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی و هاوبیرانی بکەین و داواش لە ڕێکخراوەکانی ناوخۆ و دەرەوە و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە بە جددی و بە شێوەیەکی یەکلاکەرەوە بێتە سەر خەت و کۆتایی بەم جۆرە سیناریۆ بێمانایانە بهێنرێت کە تەنها بە مەرامی سەرکوتکردنی ئازادی و درێژکردنەوەی ماوەی حکومڕانی خۆیانە و بەس.
سەرکەوتوو بێت خەباتی مەدەنیانەی گەل سەرشۆڕی بۆ مافەکانی دەسەڵات ئازادی بێمەرج بۆ ئازادی خوازان. ڕێکخراوی داکۆک 5/8/2025. ئێستاش بە خێراتنی کاک سەرکۆ سلێمان دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. بە ناوی دڵسۆزان و ئازادی خوازانی کوردستان و هەموو کەسانێک کە بۆ ئازادی و دادپەروەری دەنگ دەدەن بە شێوەیەکی فەرمی داوای ئازادکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی دەکەین بە زووترین کات. درێژکردنەوەی ماوەی زیندانی هەردوو ناوبراو شەرمەزارێکی گەورەیە بۆ مەسرور بارزانی و هەموو سیستەمی دەسەڵاتدارانی گەندەڵ و نادادپەروەری لە کوردستان. هێزی قەڵەم لە دیواری زیندان بەهێزترە، دەنگمان لە دەنگی شێرگرترە و ڕەنگمان سپیترە لە کۆتری ئاشتی. بە قەڵەمەکانمان و دەنگمان کرد نابین بێدەنگ نابین دیوارەکانی زیندان بەنووکی قەڵەمەکانمان بۆ ئازادکردنی شیروان شیروانی و ئومێد بەرۆشکی دەشکێنین. ئێمە ئەمڕۆ دەست بە یەکگرتن دەکەین بۆ ئەوەی بیسەلمێنین کە دەنگی ئازادی هەردوو ناوبراوین. نابەزێن کۆڵ نادەین بە جیهان دەڵێن بنە ماڵەی بارزانی و تاڵەبانی بە دیکتاتۆریەتی و بە پرسارەتێکی نادەدپەروەرانە هەوڵ دەدەن دەنگی ئازادی ببرن. بەڵام ئێمە بە یەک دەنگ دەڵێن بەڵێ بەڵێ بۆ ئازادی شیروان شیروانی و ئومێد بەرۆشکی. پێتان دەڵێن تەمەنتان کورتە، باڵاتان کورتە، عەقڵتان کورتە، دزن درۆزنن مافیان، دەنگی حەق و ڕاستی دەکوژن. بەڵام ئێمە بە ئاشتی و ئازادی پێتان دەڵێن ئازادیان کەن چونکە کۆتری ئازادی هەموو کات لە شەقەی باڵ دەدات. ڕۆژنامە نووسانی ڕاستگۆ و هەموو قەڵەم بەدەستانی ئازاد نابێت ببنە قوربانی. ناتوانن دەستە بیۆرەکانیان کۆت بکەن. ئێمە بە یەک دەنگ دەڵێن بەڵێ بۆ ئازادکردنی شیروان شیروانی و ئومێد بەرۆشکی بە زووترین کات. ئازادی و ڕاستی هیچ کات بەند نابێت. سەرکۆ سلێمان ئەندامی و چالاکەوان لە ڕێکخراوی داکۆک. ئێستاش بە خێراتنی کاک ڕەشید معرف دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. In the name of God, today we gather not just to protest, but to speak out for truth, for freedom and for justice. Sherwan Sherwani and Umed Baroshki are behind bars, not because they committed any crime, but because they dared to speak freely, to criticize operation and defend the rights of ordinary people. Their detention by the PUK and PDK authorities is an act of political repression. It's a shameful attack on free speech, on journalism and human dignity. We are here to say enough is enough. We reject silence, we reject fear, and we reject the criminalization of truth. We demand the immediate release of Sherwan and Umed. No more delays, no more excuses. Let them go, because journalism is not a crime, because speaking the truth is not a crime. Until they are free, none of us are truly free. Thank you very much. ئێستاش بە خێراتنی کاک داڕەوان ئیسماعیل دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. بەڕێزان چالاکوانان هاوڵاتیانینی هێژە، ئەو زوڵم و یاسا شکێنیە بەردەوامەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە تایبەت هەردوو حیزبی پارتی و یەکێتی وای کردووە هەموو خەڵک و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێنە دەنگ تەنها ویژدانە مردووەکەی ئەوان نەبێت. کۆبوونەوەی ئەمڕۆمان لەگەڵ هاوڕێیانمان لەگەڵ ڕێکخراوی داکۆک پێیام و ئاگاداریەکی ترە ئەیدەین بەدەسەڵات بۆ ئەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بخەنەوە سەر ڕاستەڕێیەکە و کۆتایی بەو سیناریۆ و کارە بێیاسایی و نامرۆڤانەیان بهێن و چیتر دادگاکان بەکارنێنن بۆ یەکلایکردنەوەی بەرژەوەندیە تایبەتیەکانی حیزب و کەسیەکان. ئەوەتانێک کەسی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی و دەیانی تر لەسەر بنەمای عەقڵی خێڵ و بڕیار لەسەر چارە نووسیان ئەدرێت بەبێ ئەوەی هیچ مەترسیەکیان بۆ سەر ئەمنی قەومی دروست کردبێت لە زینداندا و ئەهێنڕێنەوە و تەمەنیان بە هەدەر دەڕوات. لێرەوە داوای هەرچی زووە ئازادکردنی هاوڕێیانمان لە زیندانیانی بادینان و هەموو قەڵەم و دەنگە ڕەخنەگرانەی تر ئەکەین کە بوونەتە قوربانی کارە چەپڵەکانی حیزب. سەرکەوتوو بێت دەنجی حەق و ڕەخنەگران سەرشۆڕی بۆ دەسەڵاتی خۆسەپێنی جوود بنەماڵە. ئێستاش بە خێراتنی کاکە دڵگەشت دەکەین بۆ خوێندنەوەی وتافێک با بفەرمێت. سلااو هاوڕێیان دوستان برایان سپاس بۆ ڕێکخراوە داکۆک بۆ vê xirvebûnê li bajêrê Glasgow hemî şerê diyet Brîtanya amadebûna me li vêrê rîsaleka dijwar e bû desthilatê û bû serçetê desthilatê û dadgeha desthilatê ku hevalê me rojnamavan û çalakvan zîndan kirîn taybet zîndaniyê badînan ke Umed Baroşkî
و شێروانە وشبیر نەکەین کوڕی شەهید شکری ڕێکانی قەهرەمان شکری ڕێکانی کە بێ حەق 7 ساڵ زیندانی درا بێ هیچ حەق و بێ هیچ مافێک هەواڵا و برادرت me دی شێروانەی ئومێد بەڕۆشکی کە ماوێ زیندانیەوە تەوا بووە کە نەحەق گاڵتەجاریەکە ناودادگا داگا حزبیە چەقەل هاتنە زیندانکردن پشتی بۆرینا ماوەی زیندانکردنەوە دوباره سیناریۆەکە دیب سیناریۆەکە چەپەڵتر بۆ شێروانەیش و نکەش بۆ ئومێد بەڕۆشکی جارەکەی دوباره زیندانکردینەوە و هەندێک کەیس و هەندێک بابەتی دی بۆ دروستکردینەوە ئەم vêrê kombûnamel vêrê amadebûna va hevala va yaxiya va dengê azad rojname va naçalek va Brîtanya dengekê rast û rasta bû desthilatê ku hîn neb tîror neb zîndanîkirin neşên dengê me bêdenken berûva jî em zêdetir lê ên dengê azad zêdetir lê dêt ayîndê Kurdistanê bûme ye hîn desthilata xwe şikestiya 34 salî ve carekadî bû kereco bû dervey welatî ne Xwedêzan bû kîvene parça şe'rek heye bû hevalê me Kuşlayê mêvan Seîd Baroşkî ve hatî amadekirin hêvî dikem guh lê bigirin qehreman bi durustî qehreman e şêrwan şêrê Kurdan e cihê şêran zîndan e rêvî Evrûd berdan e welat bo zalima meydan e xakfiroş bûyne rêber millet maye bêmefer kes nemaye bête beramber ax wan ji axa me bikene der ger bêjî rastiyê çi carna kesî sistiyê wek şêrwan û qehreman di ekser biye zîndan belê سوباس هەواڵان هاتنی کاک بەڕێز عەبدوڕەحمان دەکەین بۆ خوێندنەوەی شێعرێک با بفەرمێت زۆر سپاس هەرکەس بڵێ بژی سەرۆک هەبی سەرۆک نەمری سەرۆک بەس تۆ خاکمان ئەپارێزی و ڕێز و قەدری ئەگری سەرۆک گەر عەرەب بێ یاخود کورد بێ گەر گەورە بێ یاخود ورد بێ گەر سوننە بێ یان شیعە بێ ئێسقان بێ یان ئەشیعە بێ جاش سیغەش بێ هەر پاکترین کوڕی بابە یەهودیش بێ لێمانەکەن بە سەحابە گەر تورک بێ و کورتکوژیش بێ یاخود فارسێکی بێ ڕیش بێ گەر دوژمنی خاکلەتکەر بێ یان میلیشیای داگیرکەر بێ هەر برایە و هەر دڵسۆزە مادام سەرۆک لای پیرۆزە گەر بڵێ سەرۆک دەست پاکە بە منداڵی بنەماڵە بڵێ کاکە گەر گەلکوژێکی سامناکە گەر لە خاک و خەڵک بێباکە گەر دڵسۆزە یان ناپاکە مادام بە دز ئەڵێ کاکە هەرچیەک بکا قەیناکە گەر دراوسەی شۆڤێنی بێ کورتکوژ بێ و دەست لە خوێنی بێ دڵپاکیان ڕەگەزپەرستە مرۆڤ دۆستیان تیرۆرستە مادام لەگەڵ سەرۆکایە ئەو مەدالیای ئازایەتی لەسەر یەخەو بەرۆکایە گەر کەسێکی قورئان خوێنە دڵ و هەناوی پاک و جوان بدرەوشێ وەکو ئاوێنە گەر زاناتر لە ئەرستۆ و سوقرات و ئەنیشتاینە بڵێ سەرۆک دزی بەسە بێگومان بن کە خاینە گەر خەمی مافی خەڵکی بێ و دژی سیستمی شکست بێ مادام دژی سەرۆک وەستاگومانەکرێت تیرۆرست بێ بۆیە هیچ دوودڵی ناوێ هەموو شتێک وەک ڕۆژ ڕوونە پێوەری پاکی لای کۆیلە لە قسەی سەرۆک دەرنەچوونە گەر تا مردن من ئاوارە و دوور لە نازی دایک و خاک بم نەفرەت لەو سەرۆکە ئەەکەم بالای کۆیلە هەر ناپاک بم بە خێراتنی کاک نێچیر بوران دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت سڵاو برایان سەرەتامەوێ دەستخۆشیەک لەو هەموو برایە بکەم کە لێرە ئامادەن ئەو هەموو برایەش کە لە ئینگڵاند هەمویان ئامادەن و ئامادەیان خۆپشاندانن پشتگیری کاکشێروان و کاگومێ دەکەن بەڕاستی من دەستخۆشی لە کاکشێروان و کاگومێ دەکەم زۆر زۆر سپاسیان نەکەین کە بەردەوام من بەم ئازادی خوازیە و پشتگیری ئازادی خوازیەکەن مردن بۆ ئەو کەسەی کۆی لێیە بەڕاستی سەرشۆڕیە بەڕاستی من هەتا وەکو خوێن لە گیانما بێ ڕۆح لە جەستەما بێ پشتگیری و پاڵپشتی ئازادی خوازیەکەم هەر بژی زۆر زۆر سپاس بۆ ئەم هەموو برایە و دەستخۆشی لە هەرەمووتانەکەم